بەجۆرەی نوێترین ئابدێتی سنتەری کەژناسی ئەوروپی بەفربارینی لە هەر یەک لە سنتەری پارێزگای دوهۆک و سنتەری پارێزگای هەولێر و سنتەری پارێزگای مووسڵیش داناوە لەگەڵ ئیدارەی سربەخۆی زاخۆ و پێشبینی ژەکرێ بەفربانی ناوچەکانی کەرکووکیش احتیمالی هەیە ناوچەکانی بەشی باکووری خۆرهەڵاتی کەرکووک نەحێ ئاڵتن پردێ لەگەڵ قەرە هەنجیر و بەرزایەکانی بانمەقان نشوان ئەو ناوچانەش احتیمالی هەیە بەفری لێ ببات. مامۆستا ڕێژەی بەفربارین لە سنتەری پارێزگای هەولێر چۆن دەبێت بە پێی پێشبینیەکە؟ نسبەکەی کاک برای بەڕێز بە نسبەت ناوچە شاخەکانەوە بە بەراودی بکەی ئەو بەفرەی کە لە سنتەری پارێزگای هەولێر ئەبارێن ڕێژەکەی کەمترە بە بەراو لەگە سنتەری پارێزگای مەسەلەن سلێمانی یاخود دوهۆک ببارێت کە بە حکمەوەی ئەو ناوچانەی تر هەڵکەوتەی جوگرافیەکەیان ناوچەیەکی بەرزن لە ڕووی دەریاوە.